ئەو چیرۆکانی ڕەنگە نەتبیست بێت سەبارەت بە کیلیان ممباپێ. ڕەچەڵێکی خێزانی کیلیان ممباپێ، باوکی ممباپێ کامیرۆنی و دایکی خەڵکی وڵاتی جەزائیرە و ممباپێ لە وڵاتی فەڕەنسا لە باکووری ڕۆژهەڵاتی پاریس لە گەڕەکی بۆندێ لەدایک بووە. کیلیان ممباپێ چۆتە قوتابخانە. ممباپێ لە 6 ساڵی تا 11 ساڵی لە قوتابخانەی مۆسیقای کۆنزێرواتۆر خوێندوویەتی و خوێندکاری ئامێری فلوت بووە. بەڵام ممباپێ کاتی کەمی بۆ مۆسیقا بەخشی. سەبارەت بە خوێندنی ئاسایی بۆ ممباپێ ماوەیەکی کورت چۆتە قوتابخانە. لەوێ هاوپۆلی ویلیام سالیبا بووە، بەڵام لە کۆتایی داوتی نەخێر بۆ شتە لاوەکیەکان وەک قوتابخانە بە شێوەی فولتیم. چیرۆکی هاتنە نێو ژیانی تۆپی پێ لە تەمەنی 6 ساڵی و لە ساڵی 2004 باوکی ممباپێ کوڕەکەی لە ئەکادیمیای AS بۆندێ ناونووس کرد لە ژێر چاودێری خۆی. لێرەوە کیلیان هاتە نێو ژیانی تۆپی پێ و هەموو سەرنجێکی لەسەر تۆپی پێ بوو. دەستی کرد بە یارمەتیدانی AS بۆندێ بۆ کۆکردنەوەی نازناوەکان. یەکەم ڕاهێنەری ممباپێ چی وت؟ ڕاهێنەری ئەکادیمیای AS بۆندێ ئەنتۆنیۆ ریکارد سەبارەت بە ممباپێ دەڵێت یەکەم جار بینیم ڕاستەوخۆ هەستم بە جیاوازی کرد. بڕینی یاریزانەکانی خەیاڵی بوون، خێرایەکی زۆری هەبوو. لە ماوەی 15 ساڵی ڕاهێنەرایەتیم هیچ منداڵێکی ئەو شێوەی ممباپێم نەبینیوە. چیرۆکی ممباپێ و ئەو ژوورەی وێنەی ڕۆناڵدۆی تێدا هەڵواسی. ممباپێ لە تەمەنی 12 ساڵیدا گەشتێکی دەست پێ کرد لەگەڵ دایکی و باوکی و بۆ ناسینی ئەو یانە ئەوروپیانەی کە دەیانویست توانەکانی تاقی بکەنەوە. یەکەم وێزگەی کیلیان ممباپێ ئینگلتەرا بوو. باوکو دایکی ممباپێ شوقەیەکیان بەکرێ گرت لە لەندەن بۆ مانەوەیان. هەرزوو ممباپێ بڕیاریدا ژوورەکەی بە وێنەی کریستیانۆ بڕازێنێتەوە، چونکە کریستیانۆ ڕۆناڵدۆ نمونەی باڵای ممباپێ بوو. چیرۆکی درێسەکەی چێلسی و ممباپێ چییە؟ یەکەم یانەی ئینگلتەرا یانەی چێلسی بوو کە ممباپێ تاقیکردنەوەی تێدا ئەنجامدا و هاوکات لەگەڵ چەند ئەستێرەیەک لە ئەکادیمیای چێلسی ڕاهێنانی کرد. یەکێک لەوانە تامی ئەبراهەم یاریزانی پێشووی چێلسی و ئێستای ڕۆمایە. لە یەکێک لە یاریەکاندا بەرامبەر چارلتۆن ممباپێ بەشداری کردو بە 8 گۆڵی بێوەڵام یاریەکەیان بردەوە. ممباپێ بە دڵخۆشێکی زۆرەوە گەڕایەوە ماڵەوە، بەڵام بێ ئاگا بوولەوەی یانەی چێلسی هەرگیز پەیوەندی پێوە ناکاتەوە. چیرۆکی بانگێژنامەی زێدان و وێنەگرتن لەگەڵ کریستیانۆ لە ڕیال مەدرید. ممباپێ تەمەنی بوو بە 14 ساڵ. بانگێژنامەیەکیان لەلایەن زەینەدین زێدان پێگەشت بۆ سەردانیکردنی ڕیال مەدرید. دایک و باوکی ممباپێ وەک سوپرایزێک بۆ ڕۆژی لەدایک بوونی گەشتەکەیان بۆ ڕێخست بۆ مەدریدی پایتەختی ئیسپانیا. ممباپێ دەڵێت ئەو ساتەی لە فڕۆکەخانەوە گەشتینە ناوەندی مەشق و ڕاهێنانەکان هەرگیز لە بیرم ناچێت کە زێدان لە شوێنی وەستانی ئۆتۆمبیلەکان چاوی پێمان کەوت و زێدان پێی وتم وەرە سەرکەوە، بەڵام من تەنها شۆک ببووم و پرسییم ئایا پێڵاوەکانم داکەنم؟ زێدان بە پێکەنینەوە گوتی بێگومان نەخێر، وەرە سەرکەوە. هەر ئەو ڕۆژە توانیم کریستیانۆ ببینم و وێنەی لەگەڵ بگرم. وێنەکەش زێتان گرتی. دەتوانم بڵێم خۆشترین کۆتایی هەفتەم بوو لە ژیانم. ئەو تووڕەبوونەی باوکی کەڕێشکەی ژیانی گۆڕی لە کورسی یەدەگەوە بۆ ئەستێرەیەکی جیهانی. پاژەوەی گرێبەستی لەگەڵیانەی مۆناکۆ ئاژۆ کرد، بەڵام ئەوەی چاوەڕوان نەدەکرا لەلایەن ڕاهێنەری یانەکەەوە ڕوویدا و ئەویش پشتگوێخستنی یاریزانەکە بوو. هەرزوو باوکی ممباپێ هەڕەشەی لە یانەی مۆناکۆ کرد لە گواستنەوەی زستانە یاریزانەکە یانەکە بەجێ دەهێڵێت. هەر بۆیە لە یاری داهاتوو ممباپێ بەرامبەر مۆنۆپۆلیا بەشداری کردو، توانی گۆڵێک و 2 ئەسێت بکات و یانەکەش بە ئەنجامی 6 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ بردیە و ممباپێ هەر ئەو وەرزە لە خول لە 29 بەشداری 26 گۆڵی کرد و هۆکارێک بوو بۆ بەدەستهێنانی نازناوی خولی فەڕەنسی بۆ یانەی مۆناکۆ. کێ نازناوی دۆناتێلیکی سەڵی نینجای بەخشیە کیلیان ممباپێ. لە مانگی 11 ساڵی 2007 تیاگۆ سیلڤا دیارێکی پێشوەختەی جژنی کریسمسی بەخشیە کیلیان ممباپێ. ممباپێ لە کاتیکردنەوەی سندوقەکە ماسکێکی سەڵی نینجای دەرهێنا. هەرزوو ئەم ڤیدۆیە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو بوویەوە و بەڵام زۆر کەس نەیزانی نیمار لە پشت ئەمڕۆ داوانەوە بووە. کیلیان لە سەرەتا ئەم نازناوی لاپەسەند نەبوو، بەڵام لە کۆتاییدا نازناوی دۆناتێلی کی سەڵی نینجای قبول کرد.